بانیتان باش بینەران و بیسەرانی کوردستان 24 لە هەر شوێنێکن ڕۆژێکی باشتان بۆ خوازم بەو هیوام کە دەستپێکی ڕۆژەکەتان دەستپێکی بەدیهێنانی هەموو ئەو پێداویستی ئەو حەز و ئاواتانە بێت کە هەتانە تەندروستێکی باشیشتان هەبێت لەگەڵەوەیە. ئەمڕۆ ڕۆژی گیانی خاوەن پێداویستی تایبەتە لەبەرەوە ئێمە هەمیشە بۆ ڕێزگرتن لە توانە و بەهرەکانی ئەوان ئامادەین کە هەر بابەتێک پەیوەست یاخود هەر ڕۆژێک پەیوەست بۆوان بێت تەرخانی بکەین تا گوێ لە گیر و گرفتەکانیان لە پێشاوە دواتریش ناساندنی بەهرەکانیان و وتەکانیان بگرین. بۆیە تەوەری پرۆگراممان ئەمڕۆ تەوەرێکی تایبەتە بێت و لە سلێمانی و هاوکارانم ئامادەکاریان بۆ کردووە، بەڵام جگەلەوە چەند بابەتێکی دیکەشمان هەیە کە لە هەکبەی بەیانی 24 تا لە هەکبەی بەیانی 24دا و هەندێکیتان پێ ئاشناکەم. شش ساڵە پرۆژەی تیم بۆ یارمەتیدانی منداڵانی بێ سەرپەرش لە سلێمانی کار دەکەن. لە بازاڕی کۆنی زاخۆ و هونەرمەندانی شێوەکار بەرهەمەکانیان نمایش دەکەن. لە دیاربەکر ژمارەیەک میوزیک ژەنی خانەنشین گروپێکی میوزیک و گۆرانی دادەمەزرێنن. لە پرۆژەکەی تیمەوە دەست پێەکەم ئەم پرۆژەیەکێکە لە پرۆژە خێرخوازیەکان کاوە 6 ساڵە لە سلێمانی لەلایەن چەند ڕاهێنەرێکی پەروەردیەوە دامەزراوە. پرۆژەکە یارمەتی مناڵانی بێسەرپەرشتەیە کە بە وتنەوەی وانەی پەروەردەیەکان هاوکاریکردنیان و کاری فێرکردن و کاری دەستنیشانی فێر دەکەن کە بەرهەمەکانی وەک پاڵپشتیەک لە پێشەنگەکانە بۆ فرۆشتنەوە. کاتێم مناڵانە دابراون لە خێزانەکانیان، بەڵام ئەمان لە ڕێگەی ڕاهێنانەوە و فێرکردنی کارێکی دەستی ئەتوانن پێشانگیان بۆ بکەنەوە تا هەست بەو بۆشاییە گەورەیە نەکەن کە لە ژیانیانە هەیە. ئەمەش یەکێکی دیکەیە لە کارەکانی مێژووی کوردایەتی کە هەمیشە هەبووە لە خۆگرتنی منداڵانی سەرپەرش یاخود ئەو ڕێکخراوانێکی ئێستا چۆن لە کۆندا یارمەتی چەندین منداڵیانداوە ئێستا بە شێوازێکی جیاواز لەسەر شێوازێکی ڕێکخراوەیی و جیهانی کارەکەن بۆی کە ئەو منداڵانە بهێننەوە ناو کۆمەڵگا. نەسرینم لە پەیمانگای تیم. پەیمانگاکەمان تایبەت بە مناڵانی بێباوکە. لەو پەیمانگای ئێمە زمانی ئینگلیزی، زمانی عەرەبی، زمانی کوردی، بەشی کۆمپیوتەر، بەشیشی دەسییان هەیە لە پۆلی حەوتەوە هەتاکو پۆلی هەشت تەلەبەمان لەلایە. ئەمانەش ئیشی دەستی کچووکڕە هەرزەکارەکانمانن. ئێمە بە بەردەوامی لە هەموو پێشەنگایەک بەشداری ئەەکەین، ئیشەکانیان ئەرزەکەین و لێرەش ئیشەکانیان کە ئەرزیانەکەین بۆیان نەفرۆشین و داهاتەکەشیان بۆ ئەگێڕینەوە کە وەکو دڵخۆشیەک و وەکو هاندەرێکە وەکو پاڵپشتێکە بۆ هەموو ئەوانەی کە لە لای ئێمەن و خەریکی ئەم ئیشانن. ئەمانجی سەرەکی ئێمەش کردنەوەی ئەم دەورانە و ئەم خولانە ئەوەیە کە ئەم نازدارانەی ئێمە ئەم تەلەبانە بتوانن پشت بە خۆیان ببەسن لە ناو کۆمەڵگاویا هەر شوێنێکی تر وەکو ئەوە بێ بڵێن ئێمە ئیشێکی تایبەتمان هەیە، توانەیەکی تایبەت و بەهێزی بە خۆیان هەیە و ئێمە زۆرتر ئەبینە هاندەری ئەوان و هەتاکو ئەو کاتێک کە خۆیان و بەویستی خۆیان بیان هەوێ پەیمانگاکی ئێمە پاڵپشتیان ئەکات.
ژمارەیەک باڵیۆزی لاوان لە وڵاتانی عەرەبی بە مەبەستی پشتگیری مناڵان سەردانی دووهۆکیان کردووە و کۆمەڵێک ڕێنمایی تایبەتیشیان بە مناڵان داوە. چاودێری کۆمەڵایەتی ئەڵێت کە حکوومەتی هەرێمی کوردستان هەموو پێداویستەکانی بۆ مناڵانە دابین کردووە و هەردەم پشتگیریشیان ئەکات. ڕۆژەکە جیێوازە لە باڤان زارۆکان. سەردەنا بالیۆزên heft welatên Erebî yên lawan ji bo xaniyên çavdêriya bêsemiyanan e. Bu cara êkeya serdana dihokê dikin. Hêlîn li gel wan de yariyan dike. Bi tirî 3 salan e li vir dimîne û hestnekiriya bêsemiyan e. ئەڤریکە ڕۆژێکی بووم گەلە خوشک و ئەوە تەنی سەردەنەمای کردین و بێژە هەری کۆریۆمەتکەن و وازگەلێک یانی کێ خوشم کۆی تاتیانێکمان ئەس بەسی ساڵا زلڤێر کەیفۆن گەلێکی خشکت منت بێرێت هەن هەمیوەکی خشکت من لێ چاودێریya bêsemiyanan 106 zarok hene. Rojana xwestekên wan dihêne cêvecêkirin. Li heman dem de çalakiyên zanistî jî hene. الهدف من هي الزيارة أول شيء إنه نفرح هدول الأطفال لأنه محتاجين. ئەم هاتینە ڤان زارۆکان کەیفخۆش بکەن چونکی دوی تەمەنیدا پێدوی هەموو تشتی دەبن. مە کۆربەندێکی گەنجان دروست کرد لە کوردستانی و مەدڤیە لەگەڵ ڤان زارۆکان جی بن. Merema seredanê gihandina harîkariyê û keltûrê xwe jî. Dîsan çendîn wanên taybet jî. Her tiştê pêdawîstiya jiyanê hebit em bû davînkin xwarine ve xwarine şiştine veşine çalakîne çûna qutabxaneye mesele tendurustîne mesele civakîne mesele deronîne her buwarekê jiyanê tu bêjin malê da çi bû zarokekî ditekirin em şwê pitir bû vî zarokê dikîn. Ev zarokê hest bêsemiyan bûna xwe naketin. Eger tu bibînî jî we dîmen jî diyar bibin. ديبيني تحس بناك أفزارك بساميون وأن يتعرفوا أيضا على لغة جديدة يسمعوها بينهم زاروکان زمانê nû dît em ê bi çend çalakiyan rabin weke bernameyê zarokan herwiha xala giring ew bû ku bizanin çend giringî bi zarokên bêxwedî têdayîn û çavdêriya wan jî li vê derê karê mirovatiyê têkirin. ومدى الاهتمام في الأطفال. Lê parêzgeha dihokê çendîn cihên taybet yên vihewandina bêsemiyanan hene. Di nav hemiyan de arîşe û kêmterxemî nahête dîtin. Belkû bi şêwazekî rêkewpêk bi rêve dibin. Zarokê li vir têne dîtin, xuda mafê xwe neşî. Tevî ku zarokên bêsemiyanin lê ji aliyê hikûmetê ve hemû pêtiviyên jiyanê ji wan re dêne dabînkirin û çalakiyên coracor jî rojana dêne encamdan ta ku rojên wan xweş derbas bibin. Di vê malê ve xwe nabîn bêsemiyan û ev mal bûye mala wan û li vir de rojên xweş derbas dikin. Marşingalî Kurdistan 24 Duhok. زۆر ناوچەی دێرینمان هەیە کە بەداخەوە بەرەو لە ناوچوونە چیە بەڵام هەندێکیان بۆتە جێی خەمی خەڵکانی بەرپرس کەسانێک کە هەست بە بەرپرسیارەتیەکەن بۆ پاراستنی ئەم ناوچانە ئەوە واکات کە ئەم ناوچانە نۆژەن بکرێتەوە چونکە بەڕاستی بۆ خۆی نۆستالژیایەکی گەورەیە بۆ خۆی یادەوەریەکی گەورەیە هەر وەک چۆن نۆژەنکردنەوەی ئاوەدانکردنەوەی بازاری تاریک یاخود بڵێن بازاری تاری لە بازاری کۆنی زاخۆیە پێشتر لە لێواری لە ناوچوو نبوو زۆر خاپور بوو بۆ هۆیەوەی کە بازارەکە ببێتە جێخەمی زۆر کەس بەڵام دوایەوەی کە نۆژەن کراوەتەوە بازارەکە بوژاوەتەوە و هونەرمەندان پیشەوەران لە ڕووی بازارەکە هاتوون و کارەکەن و دەرفەتی کاریان دۆزیوەتەوە هونەرمەند جەبار شرنەخی یەکێکە لەو هونەرمەندە شێوە کارانەی کە لە بازارەکەیە شوێنێکی تایبەتی دامەزرانوە تابلۆی ڕەنگاوڕەنگە کێشێت و ئەشیان فرۆشێت خەڵکیش ڕۆژانە بۆ سیرکردن بۆ کڕینی تابلۆکان سەردانی شوێنەکەکەن و چێژێکیش لە جوانی ئەو بازاڕابینن
من قالك حاز هبيل سر درس كنا في كاريك وفي شوي تشكرنا وينا بفي شوي براسي أبا 5 ساله از في كاريتكم بلي من دليل خو نديت كو از كاري خو بينم بيش بلي وكو من ديتي كو براستي من اف دليل ديت بخوا كو في بازاري از دكانه كيفكم كو از في كاري خو بينم بيش خلقك ببينن في كاري من براستي اف كاري هنيجي نهو بصانه هي وك درس كرنا وين دي من قلمي وصبغه وسر كرتونه وسورقه السلام عليكم. اف کار هنی درست کردن وی وان ونا وی شوی به آمیره صوتنی اف آمیره هنی جی تایبت یه صوتنی یادداریه براستی گلک زحمته چونکو هر خلق یا که هبتن ناف وان ونا ده چنا به تو درست بگی تجیب بی نوک قلمی و ورقه و صبغه و کد جیبی و درست کی و اوه همه لازمه تو گلک دقیق بی گلک ملاحظتك گلک قوی بنسر ملامح وینیان من قالك حازي هيكو از كاري دستي بكم انكو كاري خوا قالك بالفرحتر بكم هر وصا صرابي ما بدرس كرنا عندك سالكا في سالكين جوان من تدرس كرين يتكارين دستينا هر وصا صرابي بدرس كرنا وكو تشتكي كالتوري او جيك يماي باجر زاخو كاف عربانا هني قالك مشهور بي قالك بنافو دنگ بينا في بازار ما كافن دا كار حمي براي ما كريكار اف عربانه هب کارتینات جو بگاهدنا باری ادبیم حتی نوکجی وت ماین بله کتومات ماین نواساب شیوه که برفره ئەم بابەتەی کە ئێستا هەمانە پێمانەڵێ کە تەمەەن هیچ کات ڕێگر نییە لە هوەر لە جوانیەکانی ژیان یاخود لە چێژوەرگتن لە ژیان چونکە لە دیاربەکر گرروپێکی میوزیکی کە تەمەنیان لە سەروی 6 ساڵی دایانی 6 ساڵیان تێپەڕانووە ئەو ماوەی 3 ساڵیشە گۆرانیەڵێن خۆیان بۆ بەشداریکردن لە فستیڤالە کولتوری و هوەریەکانی شەعامادەکەن ئەندامانی گرروپەکەش باسیەوەکەن کە میوزیک ژەنین ڕێگەیەکە بۆی کە هەست بە گەنجی بکەی و تەمەنی خۆشیان بیر بچێتەوە بەس بیر لەوە بکەنەوە چێژ لە ژیان ببینن با بەیەکەوە ئێمە ژوزێکی باشیان لێ وەرگرین ji aliyê şaredariya yenî şehirê ya navendiya Diyarbekir ve ev 3 salin xebateke watedar û rengîn tê meşandin. Di binbanê şaredariyê de komek a muzîkê hatiye avekirin ku navê wê Çinarên Gewre ye û ji kesên ku temenê wan ser şêstêra ye pêk tê. Kom ji aliyê mamosteyên muzîkê ve tê perwerdekirin û ber bi asta komek profesyonel a muzîkê ve diçe. Xebatên koma Çinarên Gewre hefteyê rojeke û kom jî ji 20 kesan pêk tê. Rûspiyê me rûdin hetayî varî çara hesed be hemşereyê malvanere ji bo kêfa me me qorodaniye em kom dibin li vira kilamê xwe dibêjin pir çikî xweş tên me goderî dikin amaca vira ser 65 umrê wan ser 65 salî rûspiyê me ji bo wan yani ortamı xweş çêkin Endamên koma Çinarên Gewre ji bo ku bêhna xwe fireh bikin û giyanê xwe bi hunerê av bidin bi evîneke mezin stranên xwe dibêjin û amaje dikin ku ew dixwazin di heman demê de ev demên wan ên xweş û geş ji bo neviyên wan wek bîranînek taybet bimîne. 5-6 mey em tê vê derê vê derê civata wî pir xweşin hunermendê me hêja henin ez ê hunermendkî vî qoroya me û em tên kilamê xwe dibêjin wellehî em di nav muzîkê de ne tu halê me dibînî 61 salî tu dibekî 45 salî mera gençlikê tavê muzîk
کۆما موزیکێ یا چنارên gewre her ku diçe navdartir dibe û amadekariyan dike ku di rojên pêş de beşdarî mîhrîcanên çand û hunerê jî bibin. Mahir Yüksel, Kurdistan 24, Diyarbakır. لە ساڵی 2015 نەتەوە یەکگرتوەکان ڕایگەیاند کە 15% دانیشتوانی جیهان خاوەن پێداویستی تایبەتن یاخود بڵین کەم ئەندامن. هەڵبەت ئەم ڕێژەیە بەهۆی جەنگەکان بەهۆی هەموو ئەو قەیرانانەی کە دروست بووە یاخود ڕووداوە سروشتیەکان بە یاخود جیناتەکان بێت زیادی کردو ئێستا. بەڵام ئەم لە 15% کەسانی زۆر کاریگەرن. ئەگەر بڵین هەر یەک لەو خاوەن پێداویستیانە خاوەنی بەهرەیەکی تایبەتن و ئێمەی هەموو یاخۆ بڵین تەندروست خاوەن هەموو ئەندامەکانی جەستا لە توانامان نانیە هیچ کات بتوانین ئەو بەهرەی ئەوان هەیەە ئێمە بیکەین یاخود ئێمە هەمان بێت. بۆیە ئەمڕۆ ڕۆژی گیانی کەمەندامانە مە بە پێویستمان زانی کە گرنگی زیاتری پێ ببین و ڕێز لە هەموو تواناکانی ئەوان بگرین تا بەهێزتر دەربکەون تا بتوانن ئێمە یارمەتیان بین بۆی هێزیان زیاتر بێت. هەر لەم ڕۆژە گیانی کەمەندامان یان ڕۆژی گیانی خاوەن پێداویستە تایبەتەکان ساڵانە کەوتم لەم ڕۆژە چالاکی جیاواز لە سەرانسەری گیانیشان ئەنجامەدرێ. ئەم ڕۆژە لە ساڵی 1992 لەلایەن نەتەوە یەکگرتوەکانەوە بۆ پشتیوانیکردنی خاوەن پێداویستە تایبەتەکان دیاری کراوە و ئامانجی ئەم ڕۆژە بەرزکردنەوەی هۆشیاری کۆمەلگایە لە لایەکی دیکەوە بەرامبەر بە پرسەکانی کەمەندامان بە پاڵپشتیکردنیان بە هاوکاریکردنیان بە مەبەستی گەرنتیکردنی مافی خاوەن پێداویستە تایبەتەکان. ئەم ڕۆژە ڕێکخراوەکان داواکەن کەمەندامانیش لە ژیانی سیاسی، ئابووری، ڕۆشنبیری، بوارەکانی دیکەش ئەوان ڕۆڵیان هەبێ هاوبەشیان پێ بکەن وەک تاکێکی ئاسایی مامەڵەشیان لەگەڵا بکرێت. من لای خۆمەوە هەموو کات سەری ڕێز و نەوازش بۆ تواناکانیان دانم بۆ بەهرەکانیان دانم. جا لێرەوە دەچینە سلێمانی هاوکارم دالیا ستۆدیۆیەکی جوانی ئامادە کردووە لەگەڵ کۆمەڵێک خاوەن پێداویستی تایبەت تا گفتوگۆکەی بەردەوام کات. دالیا سلااوت لەبێت ئەم کاتت باش بە هیوام زۆر باش بیبیانێکی باش. دالیا من بە تۆڵم ئەم بەیانیە وزل لەو خاوەن پێداویستە تایبەتانەوە وەربگرە لەو کەمەندامانەکە ئەوان زۆر جار خاوەن بەهرە و توانا و هێزێکن یان گەشتبینیەکیان هەیە بۆ ژیان کە ئێمە زۆر جار هەست بە شەرمەزاریەکەین ناتوانین ئەوەمان هەبێت. جا سوپاس بۆ تۆ کە لە سلێمانیەوە لەگەڵمانیت فەرموو پڕگەیەکی تایبەت و تەوەرێکی تایبەت لەگەڵ ئەوان پێشکەش بکە. سڵاو هاژە هیوادارم بینەرانیشمان ئەمڕۆ زۆر باش بن. هەر لەو ڕوانگەی قسەکەی تۆوە من هەر کاتێک کە چوم سەردانی خاوەن پێداویستەکانم کرد بە یاخود ئەو چالاکیی کە هەیەیان بۆ هێزم لێ وەرگرتووە لە بەرەوەی ئەوان تاقەیەکی ئەوەندەیان هەیە کە دەبنە نمونە بۆ هەر مرۆڤێک. منیشە لەو چوارچەوەی زۆر جار بووە بێتاقەت بووم کاتێک کە سەردانی ئەو چالاکیانم کردووە ورە میاوەتە بەرخۆم کە بینیمە ئەوان بۆ ئەستەنگیانێکێتە بەردەمیان چەندین کاری تایبەتەکەن ئەستەنگیەکان تێپەڕێن. ئەمە نمونەن نەنگ بۆ ئێمە بۆ هەموو مرۆڤایەتی. هەر لەو چوارچێوەیەشدا دیارە کە لە هەرێمی کوردستان چەندین ڕێکخراوی تایبەت هەیە کە هاوشانی وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی کار دەکەن بۆ خاوەن پێداویستە تایبەتەکان تاوەکو بتوانن ببنە هاوکارێک بۆ دەرخستنی تواناکانیان یاخود ئەستەنگەکانی بەردەمیان نهێڵن. ئەم ڕۆژ ئێمە میوانداری کۆمەڵەی ڕۆژمان کردووە کە یەکێکە لە ڕێکخراوەکان کە لە ساڵی 1992 دامەزراوە یەکەمین ڕێکخراو بووە لە ئاسیا هەرێمی کوردستان و عێراق توانیوێتی ئەو ئەرکە بگرێتە ئەستۆی خۆی بۆ ئەوی بتوانێت توانا و کارەکانی خاوەن پێداویستیەکان ئەنجام بدات. لەو چوارچێوەیەشدا میوانداری سێ ئازیزی ئەو کۆمەڵەیەمان کردووە کاک دلێر جەبار بەخێر بێت وەکو بەرپرسی ڕاگەیاندنی کۆمەڵەکە هەروە خاتو شەهلا محەممەد و خاتو هێش و تایر کە یەکێکی دیکەن لەو خانمانان کە بە بەردەوامی کاریان کردووە لەگەڵ کۆمەڵەکە. کاک دلێر ئەگەر لە بەڕێستانەوە دەست پێ بکەم باسی مێژوەکەیمان بۆ بکە ئەم کۆمەڵەیە چی کردووە؟ بەڵێ سەرەتا بە ناوی خوای گەورە سوپاس بۆ ئەم دەرفەتە لەم ڕۆژە جوانە لەم ڕۆژە مێژوویە
کە هەموو سێ دوانزەیەک ڕۆژی جیهانی کەمەندامان سەرەتا دەستخۆشی و پیرۆزبایی لەو هەفاڵ و هاوڕێ و خوشک و برایانەمان بکەین کە کەمەندامن و توانیوانە بە ئیرادەیەکی جوانەوە هەتا ئێستا لەم کۆمەڵگا کوردەڵی ئەسپی خۆیان تاوبن و بن بە نمونە وەک جەناب و پێشێکێکی زۆر جوانە و ببنە نمونە بۆ خەڵکانێکی ناکەمەندا. کۆمەڵی ڕۆژ دیارە لە ساڵی 1992 لە 24 1992 کە ئەو کات سەردەمی بەرەی کوردستانی بۆ خەڵکێک هەبووە بەڕاستی وەکو بیرمان نەچێ وەکو مامۆستا عومەر ڕەسوڵ کە ئاڵا هەڵگری ئەو ڕێکخراوە بۆ یا ئاڵا هەڵگری خەڵکانی کەمەندان بۆ بە مەرجێک خۆی ناکەمەندان بۆ لە دیدگا و ڕوئای ئەوە لە کۆڕەوەکە ئەبینێ خەڵکێک قاچی ئەپەڕێ خەڵکێک ئەبینێ کەمەندامە خەڵکێک ئەبینێ بە کۆڵە برێ لەمانەوە ئیحساسێکی زۆر گرنگی بۆ دوور ئەڵێ شەرتە کە گەڕاینەوە کوردستان و یەک تۆز ئیستیقرارمان کرد من داوا بکەم مۆڵەتێک بۆ ڕێکخراوێک بۆ ئەوەی بتوانم ئەم کەمەندامانە لە چوارچەوەی ئەو ڕێکخراوەیە کۆ بکەمەوە و بتوانم توانا و ئیبداعیان پێ بکەین کە خۆشبەختانە زیاتر لە 30 ساڵە کۆمەڵی ڕۆژ خەریکی ئەو داهێنانێ و لە میانێ و داهێنانەشا بیرمان نەچێ وەک سەرەتایەک بە کورتی ئاماژەی پێ بکەم کۆمەڵی ڕۆژ خاوەنی حەولق و سێن و سینگەی لەسەر تاسەری کوردستانە کۆمەڵی ڕۆژ بەبێ ئینتیمای حیزبی ئیشەکە کۆمەڵی ڕۆژ زیاتر ئەولەوێتی یاوە بە خوشکان یا خانمان لە چینی کەمەندامان ئەو خاوەنی یانەی ڕۆژین بۆ کەمەندامان خاوەنی تاکە گروپی شانۆی کەمەندامانین لە عێراق و کوردستاندا کە مۆڵەتی فەرمی خۆی هەیە لە وەزارەتی ڕۆشنبیریەوە خاوەنی کۆمەڵی لەو ئیشانەی خاوەنی کۆمەڵی خانمی پڕ ئیرادە و جوان و بەهەستین بۆ ئەوەی بتوانن لە کۆمەلگایە هەموو جوودی خۆیان دوو نمونە لەو خانمە سەرکەوتوانەمان لەگەڵایە دڵخۆشم بەوە بێگومان ئەم دوو خانمە نمونەیەکن بۆ کۆی خانمەکانی کۆمەڵی ڕۆژ و جارێکی تر من سوپاسدانەکەمەوە بتوانین لە ئایندا قسەی زیاتری لەسەر زۆر باش خات و شەهلا ئێوە هە لەگەڵ سەرەتایدا مەزاندنی ڕێکخراوەکە کارتان لەگەڵا کردوون ئەگەر بینە سەر ئەو ئەرکانی ئێوە وەکو خانمان لەو ناو ئەو ڕێکخراوەیە جێبەجێتان کردووە چی بوون؟ سەرەتا دەستخۆشی بۆ کەناڵەکەتان ڕۆژی گیانی خاوەن پێداویستی تایبەت پیرۆزەکەم سەرەتا دەستپێکی ئێمە لە کۆمەڵی ڕۆژە وەرشەمان هەبوو چەند چالاکیەکمان هەبوو وەرشەکان بڵێن وەرشەی دوورمان بوو وەرشەی دارتاشی بوو وەرشەی چنین بوو ئەم ئیشانە ئەکرا کە خاوەن پێداویستی تایبەت خۆی دەوری تیابینیەوە هەر لەو دەورێشە بۆ هەر کەس پلەی یەکەمی بەدەست بێنە ئەکرایەوە بە مامۆستا من خۆم 3 جار دەورەی سێمانگی مامۆستای وەرشەی خەیاتیم بینیوەتەوە لەگەڵ ئەم ئیشانیان ڕۆشتین وردە وردە تا ئاشنا بووین بە ئیشەکان تا چاومان کرایەوە لەناو کۆمەڵی ڕۆژە ئەنجا گروپی شانۆی کەمەندامان دروست بوو لەگەڵ گروپی شانۆی کەمەندامانیشە یەکەم دەورم بینیوە کە ئەو کاتە تقریبی ساڵی 1995 بوو کە مامۆستا ئاسۆ دەرهێنەرەکەمان بوو یەکەم شانۆ کە من دەورم تیابینی مەملەکەتی سەرەتان بوو وەکو دایکی شەهیدێک دەورم تیابینی باشە لەناو ئەو ڕۆڵانەی کە خۆت بینیوتە هیچ جیاکاریەکەیە ئێوە پامێکی دیاریکراوتان هەیە لە ڕێگەی شانەوە یاخود لە ڕێگەی هونەرەوە بیکێنن بزەبت شتەکانی ئێمە ئەوە نییە کە هەر بیگەێنین بڵێن ئێمە کەمەندامین و شتی خۆمان بگەێنین شتەکانمان تێکەڵاوی بووە ئێمە ئەو کاتە کە بینیمان مەملەکەتی سەرەتان بوو مەملەکەتی سەرەتان ئەو سەردەماها تازە ئینتیفاازە شتکرا بوو باسی سەردەمێکیە کرد کە نەهامەتی زۆر بوو ناخۆشیەکان زۆر بوو ئیتر ئەوەیان دوایی کە دەوری جگەل لە کێشە و گرفتەکانی خۆتان دەستان بەدە بۆ کێشە و گرفتەکانی کۆمەڵگاش ڕێگەی هونەرەوە بەڵێ دوای دووەم شانۆمان شانۆی کەلاوە بوو کە ژینێک بوو یاخی بوو دوورکەوتبووە لە خۆشەویستەکەی لە کەلاوەیە کا ژیا شانۆکە شەر بەناوی کەلاوە بوو هەتا دوجار ژنەکە خۆی ئەکوژێ لە تاوە شانۆی سێمان کۆمیدیای چاو بوو ئەوەش هەر بڵێن ژنێک بوو کە تۆزێ چۆنەوەی ژنێکی باش نەبوو هار بوو ئەلە و دەورەیە چاوی مێردەکەی دەرکرد بوو ئەنی ئێمە زیاتر ئەو شانۆگەریە وتە من کۆمنتی زۆر هەبووە لەسەری کە ڕۆڵی پیاوی بە جۆرێک دەنا شانۆی مردن لە چوار وەرزاکە لە ڕۆژی جیهانی شانۆیان نمایشکرا وە بینەرێکی زۆر زۆری هەبوو تا خەڵک لە هۆڵەکەیە بە پێوەستا بوو
ئەمە کۆتا شانۆیان بوو پێش ئەم دووشە. یعنی بەڕاستی ئێمە کە ئەو دەورانەمان بینیوە زۆر نەچوونەتە قوڵای ئەوەی کە ئێمە مادەم خۆمان خاوەن پێداویستی تایبەتین هەر ئەبێەوەش دەرخین بۆ خەڵک. با ئەوە دەرنەکەوێت یعنی ئێمەش وەکو شانۆکارێکی ئاسایی دەوری خۆمان بینیوە و سوپاس بۆخوا سەرکەوتنیشمان بەدەستێنەوە. باشەیەمەوە سەر ئەم بڕگەیە خات و هێش و باس لە کار و ڕۆڵی خۆ لە ناو ڕێکخراوەکە لە دەرەوەی ڕێکخراوەکە بۆ هاوکاریکردنی کەسانی خاوەن پێداویستی تایبەت بە تایبەتی خانمان کە زۆربیان لە ماڵەوەن لەوانەیە ئەستەنگەکان بۆوان زۆر زیاتر بێت. بێگومان دەستان خۆش بە زۆر سپاس بۆ ئەم کاتە بە نرخاوە پیرۆزبایی 3/12 لە سەرجەم کەمەندامانی جیهان وە بە تایبەت کەمەندامانی کوردستانەکەم و بە هیوام هەموو کێشە و گرفتەکان کۆتایی پێوێت لە بەردەم کەسانی کەمەندام و بتوانن بگەنە ئاوات و ئامانجەکانی خۆیان. ئێمە وەکو کۆمەڵی ڕۆژ هەمیشە کارمان لەسەرەوە کردووە کە هەرچ کەمەندامێک لە ناو خودی کۆمەلگا و کۆمەڵ و ماڵەکەی خۆیان تووشی گۆشەگیریەک بوو بێ یاخود تووشی کۆمەڵک بربەست بوو بێت کە بەهۆی خودی کەمەندامیەکەیەوە ئەو ئاستەنگەی بۆ دروست بوو بێ هەمیشە هەر یەکێک لە ئێمە وەکو توێژەرێک قسەمان لەگەڵا کردووە هەر یەکێک لە ئێمە کۆمەڵێک ئەزمموی خۆمان خستۆتە پێشچاوی و باسی ئەو قورسایانەمان کردووە کە ئێمەش وەکو ئەو بووین و لەو مەرحەلای و تێمان پەڕانوە بە خۆشحاڵیەوە هەر یەکێک لە ئەندامەکانی کۆمەڵی ڕۆژ خاوەنی کۆمەڵێک توانا و تاقە و بوێری زۆر جیاوازن ئەتوانن سوودێکی زۆر باش بگەێنن بە تەواوی تاکەکانی کۆمەلگانەوەکو تەنها تاکێکی کەمەندام. بە خۆشحاڵیەوە جێ پەنجەمان دیارە لە ناو سەرجەمدام و دەستگاکانە و لە هەر شوێنێکی شابوو بێتین توانیمانە جێ پەنجەی خۆمان دیاری بکەین و ئاستێکی باش پیشانی خەڵکی ئاماژت بەوەیە ئێوە لە ڕوانگەیەکی دەرونی شۆ هاوکاری کەسانی خاوەن پێداویستی تایبەتەکەن. ئەگەر بۆ منە کەسێک لە تەمەنێکە یعنی نزیکماکی نەبوو بێ و لە تەمەنێکە تووشی حاڵەتێک بێت و ئەندامێکی جەستەی لە دەست بڕە ئەمە زۆر کاریگەری خراپترە بێ بە تایبەتی لە ڕوانگەی دەرونیەوە. ئێوە بۆ ئەوە چیتان کردووە؟ بۆ نمونە ئێمە کەسێکمان هەیە ناکەمەندامە بەڵێ ناوەندێکتانە بێ تایبەت بێ بە توێژینەوەی لایانی دەرونی ئێمە وەک گوتم لە ناو کۆمەڵی ڕۆژ ئێمە دەستەی کارگێڕ و سەرجەم ئەندامەکانی ژۆک و خێزانێک کارەکەین تۆ لە ناو خێزانی خۆتە ئەگەر یەکێک لە ئەندامانی خێزانەکەت کێشەیەکی هەبێ ئەو پڕیتوانای خۆت ئەیت زانیاری کۆ ئەەکەیتەوەیان چ شتێک هەوڵی بزانی کە سوودێک ئەگەێنێت بەو تاکە بێگومان کەسێک ئەگەر لە سەرتاوە لە کاتی لەدایکبوونەوە کەمەندامی لەگەڵا نەبوو بێ لە تەمەنێکە تووشی ئەو حاڵەتە بێ مەڕاستیەمە قورسایەکی زۆرەکەوێتە سەر بواری دەرونی زەحمەتێکی زۆر بەڵام ئێمە یەکەم کارمان ئەوەیە کە ئەو کەسە بێت ئێمە باسی ئەواکەین کە ئێمە تۆ ڕەنگە فترێکی تەمەنت بەبێ کێشە بەڕێ کرد بێ بەڵام ئێمە لەو فترە تەمەنەوە لە مناڵیەوە ئەم کێشە لەگەڵمانە گەورە بووە بۆ وامان کردووە قبولمان کردووە فێری ئەو کەسەژەکەین کە ئەم حاڵەتە نوێی کە قبولی کات هەر مرۆڤێک خۆی قبول بوو حاڵەتی تەندروستی خۆی قبول بوو بێگومان ئەتوانێت ژیانێکی سادە و جوان و پڕ ئامانج بەڕێ بکات. زۆر باشە. کاتێک کاڵێن 3/12 دانراوە بە ڕۆژی تایبەتی خاوەن پێداویستیەکان ئەمە لە ڕوانگەیەکەوە بۆ ئەوەی کە کۆمەلگاوە شار بێتەوە بەرامبەر بەوەی کە تێڕوانینێکی باشتریان بۆم کەسانە بێت. لە ئێستا ئەمە بینی لە ناو کۆمەلگای کوردیە؟ خۆی یەکێ لەوانەیە کە جێی شانازیە بەڕاستی بۆ یەکەم ڕێکخراو لە سەر تاسەری کوردستان و عێراق کۆمەڵی ڕۆژە چون ئێمە هاتین پێش هەموو شتێک ئیش لەسەرەوە بکەین دیدگای کۆمەلگەواتە ڕوئیای تاکەکانی کۆمەلگە بوەڕین بەرامبەر خەڵکی کەمەندام و خاوەن پێداویستای بێت بیرمان نەچێ ئەم بەڕێزانە شاهیدن کە ساڵانێکی زۆرە لەگەڵ ئێمە جاران کە ئێمە چوینە ناو بازاڕیا بە پاس سەرەکەوتین دایان کەس لە پاسەکەیە بۆ نمونونەکە کاتێک سەرەکەوتی یا خانمێکی وایە بینی بە دوودار شقەوە سەرەکەوێ دەجاریان و دایک و کوێر بێت دەجاریان و ڕۆڵە تۆ بۆچی بۆ بازاڕدایان جاریان و ئێستا زۆر بە پێچەوانەوە بۆ نمونە من خۆم لە شۆستەیەک سەرەکەوم دایان خانم و کاکەی وەکۆم بە ڕێزانە لە دوورەوە پێمەڵێ مامۆستا پێویستە بە هیچ هاوکارێک نییە بۆت بکەم شۆستەکان بەرزەی یا شوێنەکە نەگونجاوەیە ئێمە تۆزێک بە ناڕەحەت مەسەلەن هات چۆکەین ئێمە هاتین پێش هەموو شتێ دیدگای کۆمەلگا بگۆڕین لەسەر ئەمە
لەسەر ئەساسی قسەکانی خاتوهێش و ئێمە خانمان هەبووە دوای ئەوەی کە هەندەسە تەواوەکە دوای ئەوە کە هەندەسەی مەدەنی تەواوەکە چێتە ماڵەوە و خۆی کەمەندامە بە هۆکاری نەخۆشی قاچی ئەبڕێ لە ئەسنای تەلەبایەتی و ئەو مەرحەلە ناخۆشەی کە گەشتبینی دنیای تایە بۆ هەموو گەنجێک کە قاچی ئەبڕێ دوای ئەوە هەندەسە تەواوەکە گۆشەگیرە بێت کە گۆشەگیرە بێتتر کە ئێمە کۆمەڵی ڕۆژ کە چوینە ماڵە و سەردانمان کرد و هێنامانە کۆمەڵی ڕۆژ ئێسەیەکێکە لەوانەی کە لە ئاسیا سێڵ هەر کەس بە فیلتەری ئەوە تێنەپەڕێ بە فیلتەری ئەو خانمەیە تێنەپەڕێ وەرناگیرێ بۆی بێ بە ستافی ئاسیا سێڵ یەکی لەوانەی تر خانمێکە کە پەلێکی لە دەستاوە خۆمانەڵی قاچی سناعی پەلی دەست کرد کە جێی فەخری ئێمەیەوە ئێمە زۆر جار لەوە ئیرادەمان بۆ دروسە بێ خاتوشەیەنە کە لای خۆمان ئیشەکەوە خزمەتی کۆمەڵێک لەم دادە و کاکانەکە ڕۆژانە بە هەر شێوەیەک بتوانێت خزمەتیانەکە ئەمانە بۆ خۆی شتێکە کە ئێمە توانین فەخری پێ بکەین و توانین داکۆکی لەسەر بکەین و کاک لێ من جگەلەوە زۆر راپۆرتیان پیچەرم لەسەر و کەسانە کردو کە خاوەن پێداویستی تایبەتن دەبینین لەناو بازاڕی شاک کارەکەن یەکێک لەوانە کاک ئاوارەیە کە بە خۆشحاڵیەوە دوو مناڵیشیەیە و خۆی بژێوی ژیانی خێزانەکەی دابینەکات و خاوەن پێداویستی تایبەتێکی کە لە نمونە کاسبکارەکانی شاری سلەیمانی کە زۆر جوان کارەکە ئەمانە و دەیان نمونەی دیکە هەیە بۆەوەی کە ئێمە بیکەینە سەر چاوەیەک بۆ هێز بۆەوەی کە بتوانین وریان لێ بەدەست بێنین بە تایبەتی کە بینین ئەوان ئەسەنگی زیاتریانەیە و بەڵام ئەسەنگەکان تێ ئەپەڕێنن و ناشیانەیە ئەوەی جێی دڵخۆشیە بۆ من ئەو تێڕوانینەی کە تۆ باست کرد ئەو تێڕوانینەیە لەناو کۆمەڵگا بەرامبەریان هەبێت بێگومان دروست کە بەلایانی سۆزۆ بێت چکە ئەوان هیچ جیاوازێکیان نییە ئەگەر بەشێکیانە بێ بەشە هێزێکی تریان لە شوێنێکی دیکەیە خوددا پێیداون بێگومان من خۆم یەکێکم لەوانەیە کە بۆچی چوم دوای 35 ساڵ خوێندمەوە لەبەرەوەی کە کاتێک خۆمانەزانین هەمووی کوردەڵێ لە هەرزەکاریە لە گەنجایە لەو مەرحەلەی کە کۆمەڵی هۆڕمۆنە گۆڕێ و ئێمەی مرۆڤ پیامانە تێپەڕێ بەڕاستی هەموو جار ئەبوومە جێی توانجی هاوڕەکانم هەم لە پۆلەکە هەم لە دەرەوەی مەکتەب هەتا بوو بە عقدە دابڕام دوای ئەوە دوای 30 ساڵی چوومەوە خوێندمەوە بەڵام بەردەوام ئینسانەکان پێویستیان بە ئیرادەیە ئەم ئیرادەش چییە کێ یابی ئەکەتە خێزانەکەتە کە بتوانێت دەستگرۆیی و پشتگیریت بکات و نەدڕوخێنێ دوو خوێندنگایە دوجار کۆمەڵگایە بیرمانە چێمە بەم سێ مەرحەلاتی پەڕین زۆربەی ئەو خانمە و کوڕوکچانەی کە لای ئێمەن ڕەنگە نەخوێنەوارەکەیان من بم بە خۆشبەختیەوە ئێستا خاتوهێش و مامۆستایە شالاخان دادەی بەخچەی ساوایانە بەدەر لەوەی کە یەکێکی وە مەسەلەن وەکو شالا مەسوولێتی سێ مناڵ و پیاوێک و پیاوەکەش کەمەندان بێ و ئەمانە بۆ خۆی بەڕاستی دنیایەکە بۆ دەوروبار و بۆ دەرودراوسێ کە بتانی ینی بۆ ناکەمەندامەکانە بێ بە نمونە باشە خات شالە خۆت بۆمان باسکە ئەوە سەنگیانە یاخود بەرنامەکانی ژیانت چۆن ڕێکخستووە وڵایتر هەر وەکو کەسێکی ئاسایی باشە وەکو کەسێکی ئاسایی من دادەی بەخچەی مناڵانم بگرە لەوێش کار و چالاکیەکان هەر چۆنڵی زۆرە لەسەر شانی من زیاتریشە بەڵێ بێجگەلەوەش کە مناڵەکانی خۆشم گەورن یعنی لەوەیان نەماون کە من مەسوولێتیان زیاترە چۆنڵی مەرحەلە بە مەرحەلە تۆ ژیان قورسترە بێت بەڵام ئەوە 27 ساڵیشە دادەی باخچەی مناڵانم ینی زۆر خۆشحاڵم کە زۆر زۆر شکر سەرکەوتوو بووم لە ناویانە باشە چۆن کاریان لەگەڵاکەی چۆن بۆ منە جگەل لەوەی کەوکو دادەی کاریان لەگەڵەکەی پەیامەکەت لەوانەیە تۆ جیاوازتر بێت لەگەڵ هەر دادەیەکی دیکەیە چۆن هەوڵی لەگەڵ مناڵانە کار بۆ و تێڕوانینانە بکەیت کە کاگلێر ئاماژەی پێەیە لەسەر کەسانی خاوەن پێداویستی تایبەت قەت ئەو تێڕوانینەم نەبوو کە من وەکو خاوەن پێداویستێکی تایبەت بچمە ناو کۆمەڵگەوە بە ئەو شتەلا بەرین لە مێشکی خۆمانە یان هێزێکی زیاتر پیشان ناوە زیاد لە هێزی خۆشم زیاتر پیشان ناوە لەبەرەوەی کە من کە تاقەیەکم هەبێ کە بتوانم ئیش بکەم بۆچی خۆم پیشانی ئەو کەسە بم کە من لەو ڕۆ ناتوانم ئەو شتە بکەم بە پێچەوانەوە من زۆر لەگەڵ مناڵەکانە زۆر باشتریش بووم و یعنی زۆر لە دادەکانی کە لە پێشتر بووم لە لای مناڵەکانیش زۆر خۆشەویستتر بووم
کە ڕۆژێ لە ڕۆژان منەوەم پیشانی کەس نەیاوە ڕۆژێ لە ڕۆژان نە لەگەڵ هاوڕەکانم لەگەڵ بەڕێوەرەکەم نە لەگەڵ مناڵەکانە قەت ئەوم پیشانی کەس نەیاوە. ئەتوانین بە ناڕاستەوە خۆ ئێمە کار بکەین بەڵێ پەیامی کە تۆ تێکاری لەسەرکەی کە خۆت تاقە هەبوو هێزی ئەو شتەوە هەبوو پێویست ناکە ئەو ببەستیتەوە بەوەوە. ڕاستە خاتوێش ئەگەر بینە سەر کار و چالاکیەکانی دیکە بە تایبەتی کارگلێر ئاماژەی پێیا بەشێکی زۆر لەو کەسانی کە لە لای ئێوەن خانمانن ئێوە چتان کرۆ بۆ خانمان ئێمە تا چەنددا بۆن منە ئەگەر ئاماژەتان بۆیە ئێوە وەرشەتان هەیە بۆ کارە دەستیەکان بەیان هەر کارێکی دیکە هەوڵتان ناوە خانمان لەسەر لە ڕوانگەی ئابووریشەوە بە خۆیان بەرسن. ئێمە هەرچ خاتونێک کە سەردانی کۆمەڵی ڕۆژی کردبێت و کەمەندامە بێگومان ئەگەر بەهرەیەکی هەبوو بێ تاقەیەکی هەبوو بێ هەمیشە پشگیری کراوە. لەسەر خاتونی زۆر باشمان هەیە کە کاری دەستیەکات خاتونی زۆر باشمان هەیە کە لە بواری هوەرە کارەکات و کاری وێنە کێشانەکە بەڕاستی کە ئەمڕۆ لە 12 خات و ئەڤینمان هەیە کە پێشانگایەکی زۆر جوان بەڕێوابات کۆمەڵە گوێنە بەڕاستی حەپەسی بە دیارەوە ئەوەنە جوانە ئەوەنە تاقی تیا بەکار هاتووە. و لە بواری شانۆشە ئێمە ڕێژێکی زۆر خاتونمان هەیە کە لە بواری شانۆیە کارەکە و هەمیشە دەرەنجامێکی باشی هەبووە. وەکو خاتوشەهلاش باسی کرد ئێمە هەرگیز ئەوە نیشان ناین کە ئێمە تەنها کەمەندامێکین لەبەرەوەی کە کەمەندامین کارەکەمان بەپێی کەمەندامێکەمان نەخێت. ئێستا من وەکو خودی خۆم کە مامۆستام و لە قوتابخانەیەکە دەرسەڵێمەوە بێجگەلەوەی کە کاری مامۆستایەتیەکەم زۆرینەی کاتەکان هۆشیاریش بڵاوەکەمە لەناو خوێندنگاکەمە زۆرینەی ڕێژەی سیمینارەکانی خوێندنگاکەم منم کە بڵاوی ئەەکەمەوانێ و پێشکەش یەکەم بە سەرجەم مامۆساکانی خوێندنگاکەم وە قوتابیەکانیشم. سیمینارەکانە چێتە چ بوارێکەوە؟ من سیمینار لەسەر هەموو بوارێکەکەم لە بواری کەمەندامان و پێناساندنی مافەکانی کەمەندامانە بۆ خوێندکارەکانم کردووە و سیمینارم کردو لەسەر چۆنیەتی جۆری کەمەندامان و چۆن هەڵسوکەوت بکەن لەگەڵ کەسێک لە جۆری کەمەندامی جەستەیی یاخود نابینا یاخود نابیست و نادوو یاخود شەلل دەماغ یان ئۆتیزم داون سیندرۆم. یعنی ئێستا بە خۆشحاڵیەوە زۆرینەی قوتابیەکانم زۆر جۆری کەمەندامیە ناسن لە کاتێکا کە خۆیان مرۆڤێکی جەستە ساغن کەمەندام نین ناکەمەندامن و لە هەرچ بابەتێکە لە هەرچ بوارێکە کە زانی بێتم ضرورە بۆ هۆشیاری تاکەکان من لە قوتابیەکانمەوە دەستم پێ کردووە و بە خۆشحاڵیەوە ئیستیعابێکی زۆر باشیان هەیە بە خۆشحاڵیەوە ئەتوانین بڵێن ئێمەی کەمەندامانە و کارەی ئەگرینە دەست ئەتوانین بڵێن نزیکبوونەوەیکی زۆر باش دروست بکەین لەگەڵ تاکەکەی بەرامبەرمان. ئەو تاکەی بەرامبەرمان تەمەنێکی منداڵە یاخود گەورە یاخود بە تەمەنە. بۆیە هەرچ کاتێک هەرچ کەسێکی کەمەندام و بە تایبەت خانمەکانیشمان لە هەرچ بوارێکە کاریان کرد بێ چۆنەڵی گەشتونەتە ترۆپک گەشتونەتە ئاستێکی زۆر بەرز و بە خۆشحاڵیەوە جێپەنجیان لە هەموو بارەکانە دیار بۆ. بۆیە من هەر کاتێک کە خانمێکە بینم ئیشێکی ئەبینم دڵم خۆشە بێ زۆر بەڵام کە ئەبینم کەمەندامە و ئەو ئیشە ئەکات بەڕاستی یەکسەر بێ ئەوەی کە سەیری ئیشەکەشی بکەم یەکسەرەڵم دڵنیام کە لە ئاستێکی زۆر بەرزا پێشکەشێکە. زۆر باشە کاگلێر دەستان خۆش بە دیارەکە ئیشەکانتان جێگەی بایەخوا. ئەگەر جگە لە پارێزگای سلێمانی ئێوە لقتان هەیە لە شارەکانی دیکەش چۆن کارەکانتان لە شارەکانی دیکە ڕێگەخەن یاخود لە قەزا و ناحیەکانیان و کەسانەی کە دەستی ناگا بەیەوە و دوورە دەستە چۆن هاوکاریەکانی خۆتان بۆ کەسانە دەگەێنن؟ لە میانەی ئەو بەرفراوانی کۆمەڵی ڕۆژە دیارە ئەوە بووە کە ئێمە لەسەر ئاستی سلێمانیشمان کردووە دوجار ضرور بۆ ئەوەی وەکو جەناب تەڵێ لە سنووری ڕانیە لە سنووری گەرمیان لە سنووری هەڵەبجە لە سنووری کۆیە تەقتەق هەموو ناوچەکانی کوردستان لەسەر ئەو ئاستە بۆ کە کەمەندام ناتوانێت ڕۆژانە بەردەوام بکاتە سلێمانیە ئێمە دەستمان بێگن لەسەر ئەو ئەساس توانیمانە لە هەر شوێنێک لقێک دروست بکەین و لقەکانیش بتوانن کار و چالاکی خۆیان لەوان و زۆر جار لقمان هەیە لە ئێمە لە ئۆفیسی سەرەکی سلێمانی ئەکتیفترە و چالاکییان زیاتر بەرفراوانترە و یعنی تەنانەت شۆڕ بۆتەوە ئەوەی کە
گروپی شانۆمان هەیە لە یەکێ لە لقەکانە و زۆربەی کات لە هەر شانۆی سەر شقام هەبێ کەمەندامانەچن لەوێ نمایشی شانۆکەیانەکەن بۆ ئەوەی ئەمەش جارێکی تر ئیرادەیە بۆ کەمەندامان بۆ ئەوەی کە خەڵک ینی کەمەندام ڕەنگە لە چوارچەوەی هۆڵێکی شار شەرمێک یاک شتێکبان ئەوان بەس خەریکی زیاتر خەریکی شانۆی سەر شقامن بۆ ئەوەی کە پیشانی هەموو کوردستان و هەر کەس بیبینێ کە کەمەندام خاوەنێم ئیرادە جوانێ و بیرشمان نەسێ لەسەر هەموو شتێک و شتێکەیەکە تەقسیم و تەوزیعی خوای گەورێ دایمەن لە جێی نەقسێک سەدان و هەزاران تەعویزیاوە بەڵام بە مەرجێک ئینسانەکان عەقڵی خۆیان بەکاردێنەوە بۆ ئەوەی عەرەب قسەیەکی جوانێڵە ئیسرار کە وجودت هەرە سەلمێ ئێمەش خۆشبەختانە بیرمان نەچێ ینی لە دوای ماڵ و خوێندن و کۆمەڵگا خوێندنگەیەکی گەورەمان هەبوو ئەوش خوێندنگەکەی ڕۆژە کە کۆمەڵی مامۆسای بە ئەزمون و بە توانایەتیا بۆ کە توانیویانە بە کەمەندام و ناکەمەندامەوە دەستەی بەڕێوەبەری و توانیویانە ئەم ئیرادەش پاڵپشت بن لەگەڵ ئێمە دروستیکەن زیاتر بۆ خانمەکان بەڕاستی چکە بیرمان نەچێت لەم کۆمەڵگایە دوو جار خانم بەرکەوتەی خراپی هەیە جارێک ئەگەر خانم بێ و جارێکیش ئەگەر کەمەندام بێ بۆیە سۆربەی جار کاک ئاسۆ بیرمان نەچێ ینی با بێویشتانی نەکەین ئاسۆی نووری سەلیم کە لە 95 بەم کارەوە خاوەنی 24 کاری شانۆیە بۆ کچ و کوڕەکان هەتا لەم کۆتا ساڵانە وتی ئەگەر من لە شوێنێکە شانۆیەک بکەم گروپەکەم بەکاربێنم ئەگەر 20 کەس بێ ئەبێ شانسیان لە خانمان بێ بۆ ئەوەی جارێکی تر بەڕاستی ئەو ئیرادە و پاڵپشتێ بۆ خانمە ئەزیزەکانی کەمەندامان زیاتر دروست منی شۆم بینیوە بەشێکی زۆر لە ئەکتەرەکان خانمن بەڵێ وای کە زۆر جوان ڕۆڵەکەشیان بینیوە بێگومان و ئەمڕۆژ لە میانەی 3/12 با بیرمان نەچێ و ئەو کار و چالاکیانەی کە لە سلێمانی کە ئەمڕۆکرێ یەک لادانی پەردەیە لەسەر پەیکەری باوکی ڕۆحی کەمەندامان ئێمە ناڵێن باوکی ڕۆحی کەمەندامانەوە قسە ئێمە نیەوە قسەی کۆی ڕێکخراوە عەرەبی و هەولێر و دهۆک و ئەمانەیەکە شێخ نووری ڕەحمەتی کە یەکێک بۆ لە ئەندازیارەکان وە لەسەر کورسی بوو پەردە لادانە لەسەر پەیکەری ئەو وەکو باوکی ڕۆحی کەمەندامان پێشەنگایەکە کە وەکو خاتو هێش و ئاماشەی پێکرد لەلایەن خانمێکی کەمەندامی دەستەی کارگەڕی ئێمەوە کە ماشەڵا پڕە لە داهێنان و ئیرادێکی زۆر جوانیە پێشەنگایەکی شێوەکاری لەلایەن و سێم چالێکیمانەوەی کە گروپی شانۆی کەمەندامان کە دەرهێنەرەکەی ئاسۆی نووری سەلیمە لەگەڵ کۆمەڵی کوڕکچی جوان نمایشێکی جوانیان هەیە بە ناوی ماسکی ئاوێنە شکاوەکان زۆر باشە هەر لەو ڕوانگەیەوە ئەمە ئەومان بیر نەچێت کە گروپەکەتان چەندین خەڵاتیشی بردووە لە ئاستی عێراقیشە و بەشداری وەبزان بەشە لە فستیڤالەکانیشی کردووە لە وڵاتی ئێران ئەگەر خۆشت ئاماژەی پێبەی چۆن فستیڤاڵی کان هەیە جیهانیە فستیڤاڵی فەجر لە تاران زیاتر لە 6 دەوڵەتی ئەوروپی بەشداری کردووە یەکێ لەوانەی کە سەرسامی بووە بۆ ئەو وڵاتانە ئەوە بووە ئێمە بە دەرهێنەرەوە هەتا دو ئاکتەری کەمەندام بووە بەڵام وڵاتانی تر ئەڵێ تاک کەمەندامی تیا بووە لەوێ سەڕیان سوڕماوە کە شوێنەکەی وەکو کوردستان و توانیویانە ئەم بەڕاستی ئەم داهێنانە بکەن ئەمی بداع بکەن ئەمڕۆ یەکێ لەو کارانە کە جێی فەخراوەیە نمایشی شانۆکەگەن دوو جار بەشداری ئەو فستیڤاڵیان کردووە چەند جارێک بەشداری فستیڤاڵی شانۆی جیهانیان کردووە کە بە باشترین خەڵات وە لەوێش باشترین لە فستیڤاڵی فەجر باشترین خەڵاتی دەرهێنەر و ئەکتەر دراوە بە گروپی شانۆی کەمەندامانی کوردستان و ئەو کاتش تەنها شانازی نییە بۆیەوە بۆ هێمە شانازیە کە گروپێکە چێتە فستیڤاڵەیەک لە دەرەوەی وڵات و بەم جۆرە خەڵاتە باتەوە بێگومان ئێمە پشتگیریمان بە کۆی کۆمەڵگایە و پێویستمان بە پشتگیری کەمەندامانە بە تایبەتی دەستگاکانی ڕاگەاندن بۆ ئەوەی ئەگەر ئێستا بەڕێز لێرەوە مەسەلەن کۆمەڵە ئیش لەسەر کۆمەڵی ڕۆژنەکەی ڕەنگە ڕۆژان ئەگەر بەرگوێ هەر کەسێک بکوێ بڵێ کۆمەڵی ڕۆژ لەگوێ کەواتە ئەڵێن چاوی سێم و چوارە من ئەڵێم ڕەنگە چاوی دووەم ڕاگەاندنەکان بێ وەکەوێتە سەر تێڕوانین و وەعی ئەو دەستگای ڕاگەاندنی تا چەند ئیش لەسەر تواناکانی کەمەندامان ئێمە وەکو کوردستان 24 میشەوڵمان ناوە لەو شوێنە بین کە هەر تاکێک کە پێویستی بەێمەیە بۆی بتوانین دەری بخەین بێگومان لە میانەیە میشکردنەوەی کەناڵ 24 من شایدیەوەتان بۆ دەم کە لەسەر ئیشی هونەری جوانترین ئیشتان کردووە و یەکێ لەوانە بەڕێز بووی کە زۆر بە ئەدایەکی جوان توانیوتە ئیشی کردووە من ڕاستە سەحافم تاوانە کۆ ڕاگەیان بە زۆر بە دیقەتم لە ڕاگەیاندنەکانە
بەڵام من هەمیشە گلەیم لە هەموو ڕاگەیاندنەکانەیە کە کللتوری سوالکردن کە دەرۆسەکردن ئێستا ئەمڕۆ ئێمە لە ڕۆژی جیهانی کەمەندامە مانشێتەکەمانەوەی نەخێر بۆ دەرۆسەکردن بەڵێ بۆ داهێنان یعنی دائما ئەوە ڕەفزی مطلق بۆ وەکو کابرای عەرە بەڵێ لە لای ئێمەکە تۆ بێ دیوە خراپەکەی کەمەندام پیشان بی ئێمە بۆیە سوپاسی کوردستان 24 و هەر دەستگایەکی ڕاگەیاندن بە بینرا و بیستراوەکەین ئیش لەسەر ئیرادەی کەمەندام کە بیرمان نەچێت دوجار ئینسان بریتە مرۆڤ بریتە لە کەرامەت بریتە لە عیزەتی نەفس و زۆر جار ینی لەگەڵ ڕێزم ئاگام لێ بۆ لە ڕاگەیاندنەکان زۆر بە سەقی کەرامەتی کەمەندامیان خستۆ ژێر پرسیار ئەوە مردەوە جیا بۆ بەعکسەوە من ناتوانم ئەو شاهیدیە بۆ سۆربەی کەمەندامان بم ئەوەی کە خێزانی پێکێ نابێ و هاوسەرگیری کرد بێت تەحەداکە مەگەر بەختەوەرترین و باشترین چکە ئێمە بمانەوە نەمانەوێت لە دەرەوەی خۆمان هەست بە شتێکەکەین کە ئێمە زەقتر ئەبینرین و ڕوونتر ئەبینرین ئەبێ زۆر محتەفیس بین بە شتێک و کەواتە کەمەندامی عەقڵ نییە کەمەندامی چەستەیە دوجار هیچ تێڕوانینێک هیچ مرۆڤایەتێک نییە لەسەر کۆی سەویە بڕیار لەسەر قاچی من بە ئەگەر مرۆڤ بێ بڕیار لەسەر عەقڵی ئێمە بە من جارێکی تر سوپاسدانەکەم تەمە ناکەم ئینشاءڵڵا هەموو ڕاگەیاندنەکان وەکو ئێوە پەرۆش بێ بۆ ئیرادەی کەمەندام. سپاس. هاتوشالە ئەگەر بە کورتی پەیامەکانتان بگەێنن بە تایبەتی لە ڕوانگەیەک ئەگەر پەیامێک کتەبێ بۆ خانمێک لە هەر شوێنێک بێت و ئێوە پەیامێکتان بۆی هەبێت چی پێڵێیت؟ وڵای منەڵم هیچ کەسێک شایانی ئەوە نیە خۆی گۆشەگیر کا لە ماڵەوە داهێنان هەموو کەسێک بەشی خۆی داهێنانی پێەیە بێتە دەرەوە داهێنانی خۆی دەرخات زۆر لەوە باشترە کە خۆی گۆشەگیر کا و بە چای بەزەی خەڵک سەیری کە زۆر باش خاتوێشو دەستان خۆش بێ زۆر سپاس بۆم کاتەوە لەم ڕۆژە پیرۆزەیە پەیامی من بۆ تەواوی کەمەندامانی کوردستان و بە تایبەت خانمانی کەمەندام هیچ کاتێک خۆی لە هیچ ئاستێکا بە کەمتر نەبینێ و هیچ مرۆڤێکی شایانی بەزەی نییە تەنها ئەوەیە کە بە چاوی ئەو توانە و تاقی خۆی کە هەیەی بەو چاوەش سەیری خۆی بکات و بتوانێت خۆی بسەلمێنێ. دەستەکانتان خۆش بێ ئێوە کەسانێکن کە دەبنن نمونە بۆ چەندین کەسی دی کە بە بەهرە و تواناکانتان ئێمە شەروەکو کاگلێر ئاماژەی پێ ئامانجمانە ڕۆشنای بخینە سەر ئەو سنتەر و ناوەند و کۆمەڵ و ڕێکخراوانەی کە کار لەسەر پەرەپێدانی تواناکانەکات ئیتر هەر کەسێک بێت ئێوەش نمونەیەکن دووبارە خۆشحاڵ بووم ئەم ڕۆژەتان لێ پیرۆز بێ بە هیوای کاری باشتر و نێشتنی ئەستەنگەکانی بەردەم ئێوە و کەسانی خاوەن پێداویستی تایبەتیش ئاژا منە گەڕێمەوە بۆ لای ئێوە هیوادارین توانی بێتمان بەشێ لە کار و چالاکیەکانی ئەم ڕێکخراوە پیشان بدەین کە نمونەیە بۆ چەندین ڕێکخراوی دیکە کە لە هەرێمی کوردستان کار دەکا بۆ دەرخستنی توانای خاوەن پێداویستیەکان. دالیا من زۆر خۆشحاڵ بووم و چاو دڵم ڕوون بوو کە ئەو هاوڕێ ئەزیزانم بینیە و دوو خانمە ئازایە کاک دلێر خۆشحاڵ بووم کە جارێکی تر بینی من جارێکی کە و زەم لێ وەرگرتن پیرۆزباییان لێ یەکەم هەموو کات سەری ڕێز و نەوازش بۆ تواناکانیان بۆ ئەو وزە زۆرەی کە ئەوان هەیەە و ئێمە لێی وەرەگرین دانەوێنم سپاس بۆ تۆ و بۆ تەواوی ئەو هاوڕێیانە. کەشەکەی پشتی دالیا و میوانە ئازیزەکانی زۆر جوان بوو و ئەوەی منیش بە هەمان شێوە کەواتە لە هەولێر و سلێمانی ئاسمان ساماڵە هەموو شارەکانی دیکە بزانین چۆنە پێم وا بێ هەور و باران جارەوە ئەمڕۆ وازوو ڕوو ناکاتەوە شارەکانی کوردستان بابێتەوە بینەری کەشوهەوا جوانەکەی کوردستان بین.
کەش و هەوایەکی خۆش ساماڵ با ببێتە هۆی ئەوەی کە وزەی زیاتری لێوەربگرین ببێتەوەی ئەوەی کە ئەمڕۆ دڵخۆش بین و هەموو ئەوەی کە هەیە و ناخۆشە تێپەڕێنین. بەرگە و بابەتەکانی بانی 24م پێشکەشکردن. سپاس کە تام کاتە بینەر و بیسەرمان بوون. هەمیشە با کوردستان 24 میدیا و شاشەی ئێوە بێت چونکە لێرەوە سەرجەم هەواڵ و زانیاریەکان وەک خۆی بە ئێوە دەگات.